بناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی سیاسەتمدار تاوتوێ چەند پرسێک دەکەین لەوانە بەردەوامی چاقبەستووی دۆخی هەرێمی کوردستان لەتبوونی تیمی وەزاری پارتی یەکێتی دواخستنی هەڵبژاردن و سەردانی وەزیری یاریدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ هەرێم پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغداد هەروە باسی هەڵبژاردنەکانی تورکیاش دەکەین کە نزیک بۆتەوە ئەوە کاریگەری لەسەر کورد چی دەبێ و سەبارەت بە پشگیریکردنی هاتە پەش ئایا بۆچی پشگیری کەماڵ کەیزار ئۆغڵۆ دەکات ئایا ئەو بۆ کورد چۆنە تێڕوانینی چۆنە ئەم پرسانە تاوتوێ دەکەین مامۆستا بەخێر بێن سوپاسی ئامادە بۆن دەکەین سوپاس دەکەین سەرتا لە چاوەسووی دۆخی سیاسی دەست پێ بکەین هیچ چاوڵێک هەیە بۆ شکاندنی ئەو چاقبەستویە بەنای خۆی بەخشندەی میهرەبان ڕوونە دوای من هەوڵی ئەمریکەکان بوو کە لە دوایەوەی ئەوە هەموو کێشە ڕوویدا لە هەرێمی کوردستان و ناقایل بوون لە بارودۆخەکان لە ڕێگەی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکاوە هاتوونە سەر هێڵ و پێم وایە بەشی خۆیان کاریگەریان لەسەر دۆخەکە هەیە بە تایبەتی ئەگەر لێدوانەکانی دوێنێ و پێرەی جێگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێوەرور بگرین دیارە کاریگەریان داناوە و ڕەنگە جۆرە لە کرانەوە لە هەڵوێست لە هەرێمی کوردستانە بێتەکایە کرانەوەکە و فشارەکە بۆ هەڵبژاردنە بۆ ئاشکردنەوەی تیمی حکومی پارتی یەکێتی پێ دوایە یاخود لەسەر چه ئاستێکە بۆ هەموویەتی یەکەمیان بۆ ئەوەی هەرێمی کوردستان سەقامگیرەکەی تێک نەچێت خۆر ئاوا و ئەمریکا بە تایبەتی پێویستیان بە هەرێمێکی کوردستانی سەقامگیرەیە بۆی کە هەرێمی کوردستان لێک نەترازایە یعنی قەواری هەرێمی کوردستان بێگرتووی بمێنێتەوە بۆی کە هێزەکانی دەوروبەر بە تایبەتی کۆماری ئیسلامیێران زیاد لە پێویست ڕۆڵی گەورە نەبێت لە چوارچەوەی هەرێمی کوردستانە و لە دوای ئەوەی بۆی هەرێمی کوردستان لە چوارچەوەی دۆخی ئێستا لە عێراقا ڕۆڵ و کاریگەری خۆی بمێنێ بە تەعبیری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا هەرێمی کوردستانێک بەهێز بێ لە ناو عێراقێکی بەهێزە و زمینە ساز بێ بۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بێ دۆخی کوردستان تووشی قەیرانی دەستوری نەبێ شەرعیەتی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان نەکەونە ژێر پرسیارەوە بۆی کە سەرنجام وەکو ئەووتی کوردستانیەکان و عێراق و ئەمریکاش تووشی زیان نەبن لەو نێوەڕاستەیە باشە بەس فشاریان زیاتر بۆ مەبەستی هەڵبژاردنەکە یاخود ئاشتبوونەوەی تیمی وەزاری پارتی یەکێتی ئەولەویەتیان خزمەت بەیەکە کە ئەبێ پێشەوە ئاشبوونەوە ڕووبە ئەگەر بێت و ئاشبوونەوەیەک یا بڵین لانی کەم هەندی ئاسایی بوونەوەی دۆخەکە لە نێوان پارتی یەکێتیان ڕوونەدا ئەگەر بێت و تیمەکە نەچێتەوە حکوومەت و جۆرە لە یەک تێگەیشتن نەبێ ڕەنگە زمینە ساز نەکرێت بۆ هەڵبژاردنێ ئەگەر لایەنەکان گرنتێک وەرنەگرن بەم دۆخە لێک دووری و لێک دابڕان و قسە لەگەڵ یەک نەکردن و هیچ نەبوونی هیچ چوارچێوەیەکی هاوبەش و مێزێکی هاوبەش بۆ دانیشتن و گفتوگۆکردن و یعنی بێکەوە قسەکردن لەسەر پرسەکان و هیچ سازش نەکردن لە نێوانیەکە زەحمەتە زمینە سازکرد بۆ هەڵبژاردن بێ بۆی هەڵبژاردن ببێ ئەبێ هەندی هەنگاو لە پێش هەڵبژاردنەوە هەبێ ناسپیاکی نیشان بدرێ زمینە سازی بکرێ هەوڵ بدرێت تیمی یەکێتی بگەڕێتەوە بۆ حکوومەت پارتی دموکراتی کوردستان هەندی امتیاز با بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و جۆرە لە سازش لە نێوخۆیان خۆیان هەبێ بۆی بە هەردووکیشانەوە یعنی هەوڵ بن لەگەڵ حکوومەتی عێراقیە جۆرە لە چوارچەوەی پەیوەندی نوێ زیاتر ڕووبکەنەوە باشە داواکاریەکانی یەکێتی لەلایەن پارتی و پێدوا قورسن جێبەجێ دەکرێن یاخۆ داواکاریانە شتی تریان لە پشتەوەی چکۆی لە ڕاگەیان دەڵێن کورتینانی دارایی سلێمانی مەلەفی ئەمنی بڕینی بودجەی دژە تیرۆری یەکێتی یاخود شتی دیکە هەیە لە پشت پەردە لە خەڵک نادیارە ینی گەشتۆتەوەی کە نەتوانن بۆ نەسڕ و بارزانانی خوبات تاڵبانی کۆ ببنەوە دیارە هۆکاری گرنگ بێمتمانەی نێوان یەکێتی و پارتیە یعنی هۆکارە قوڵ و گرنگەکە بێمتمانەی نێوانم دوو هێزەیە واروها جیاوازی دیدیانە لە نێوان هەندێ مەسەلەیە و ڕێگنەکەوتنیانە لەسەر دابشکردنی ڕۆڵ و ئیمتیازات لە هەرێمی کوردستانە هەموو و نەبوونی میکانیزمێکی ڕێککەوتن لەسەرکرا و بۆ بە لە داخستنی کێشەکان و نەبوون و دام و دەستگای ناوبژیوان لە هەرێمی کوردستانە بۆ نمونەیە ماگەل لە هەرێمی کوردستانە دەستورمان هەبوویایە و ئێمەگەر دادگای باڵای دەستوریمان لە هەرێمی کوردستانە هەبوویایە و ناوەندێکی یاسایی بێلایەن بوویایە ئەیتوانی ڕۆڵێکی ناوبژیوان بمێنێ هێزەکان ناچار نەبن بەغا لە دژی یەک بەکاربێنن محکەمەی فدراڵی عێراقی لە دژی یەک بەکاربێنن ئێستا ئێمە دەستورمان نییە دادگای باڵای فدراڵی هەرێمی کوردستان یا بڵێت دادگای باڵای دەستوری هەرێمی کوردستانمان نییە ئەمێنێتەوە ناوبژیوانی خەڵک لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە سندوقەکانی دەنگدانیش لە کۆمەلگایەکە کە پارچە پارچەیە کە سەقامگیر نییە کە دام و دەستگای نیشتیمانی سەر و حیزبی نییە کە دەستوری نییە کە هێزی چەکداری نیشتیمانی نییە ئەبێ لە پێشەوە هێزێک
خاوەن دەسەڵاتی خاوەن بەرژەوەندی کاچێتەوە ناو ئەو هەڵبژاردنە ئەبێ گرنتی داهاتووی کردبێ واتە هەڵبژاردن جۆرە لە ڕۆڵی بێعەت پێدان و شەرعیەت پێدان دووبارە بە دەسەڵات و دابشکردنەوەی بەرژەوەندیەکان بژەڕێ نەک گۆڕانێکی ڕادیکاڵ و قوڵ لە پێگەی هێزەکان دروستکە لە سەراسی دەسەڵاتە بۆیە کە ناوبژوان نەبێ وەڕێکەوتنیش نەبێ وەکو جاران و سەرکردە کاریزمەکانیش نەمابن لانی کەم لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە کە جاران مامجەلال نەهێشت بوو ئەم بۆشایی ئێستا دروست بێ هەموو ئەوانە دەرگاکانە کرێتەوە بەڕووی ئەوەی کە خەڵکێک لە دەرەوە فشارکەن کە بەرژەوەندیان لەوەیە کە لانی کەم کۆنتترۆلی ململانەکان بکرێن نەچن بۆ ئاقارێکی خراپ بران لە 2002 یەک بوویانە و 2000 بوو تارێکم نووسی کێشەی چەسپاندنی ئاشتی لە کوردستانە لە نێوان نەبوونی ئیرادەی چەسپاندن لە ناوخۆی کوردستانە و نەبوونی بەرژەوەندێک بۆ ئەوەی لە دەرەوە پسە پێندرێ ئێستاش بەداخەوە ئەو هەوکێشە لە هەرێمی کوردستان هەر بەردەوامە ئیرادەی ڕێککەوتن لەگەڵ یەکا بە جۆرەی پێویست نییە هێزێکیش لە دەرەوە بەرژەوەندی لەوەیە بێت چارەسەریان بەسەر پسەپێنێ ئەوەش نییە ئەمریکەکان جارێکتر جەختیان لەسەر هەڵوێستی خۆیان کردەوە ئەوان چارەسەر بەسەر یەکێتی و پارتیان ناسەپێنن ئەوان ئامۆژگاریانەکەن هانیانەدەن وشاریان پێدەن وشیاریان پێدەن ڕەنگە هەندێک جار کارتێکی فشاریشان لە بەرامبەر بەکاربێنن بەڵام نایسەپێنن بەسەریانە لەبەرەوەی ئەگەرەوان بیسەپێنن شەرعێ ئەدرێ بە سەپاندنی خەڵکی تر وەمەرجنی هەروان تاقەوازیکەری سیاسی و سەربازی بن لەم ناوچەیە باش بەس داواکاریەکانی یەکێتی قورسە یاخود هەرو داواکارن لە ڕێگەن داواکاری من پێم وایە هەرە چییە من پێم وایە هەر بە شێوەیەکی گشتی ئەوانە کە لە ڕاگەیاندنانەکانە ئەگەر داواکاری تر هەبێ پەیوەندی بە دابشکردنی امتیازات و ڕۆڵەوە هەیە لە هەرێمی کوردستانە پەیوەندی بە مەسلەی امتیاز و شتیواوەیە من پێم وایە ئەوانەی کەوتویانە گرنگەکان مامۆستا لە لای پارتی بێت لە لای یەکێتی بێ هیچی پەیوەندی بە خەڵکەوە یاخود بەرگی خەڵکی بەبەرداکراوە بڕای من پەیوەندی بە خەڵکەوە نییە پەیوەندی بە یعنی ململانی نێوان خۆیانەوە هەیە چێ ڕۆڵی زۆرتر بێ چێ امتیازی زۆرتر بێ چێ تێگەیشتنەکانی زاڵ بێت لە جۆری ئیدارەکردنی هەرێمی کوردستانە و چێ چی بکە و چێ چی نەکە چێ چی بەرکەوێت چێ چی بەرنەکەوێت بە شێوەیەکی گشتی ئەمە چوارچەوەی شتەکانیانە ئیتر ئەمە چەند خزمەتی خەڵکەکە و چەند زیان لە خەڵگەدا یعنی ئەمە ئەساسی شتەکەیە بنەڕەتی شتەکەیە ئەوەکەی تر ڕنگدانەوەیە بێگومان ڕنگدانەوەی بەسەر خەڵکا بێ هەر بەو ئەندازەی ڕنگدانەوە کە ئەرێنی بێ نەرینی بێ بەڵامەوە ڕنگدانەوەی شتەکانە بنەڕەتی شتەکان شتێکە پەیوەندی بە ململانە تەقلیدیە کۆنەکەی خۆیانەوە هەیە لە فۆرمێکی نوێە لە قۆناغێکی نوێە لە هەڵکشانێکی نوێیە هەر ناوێکی تری لێنەی گەڕێکە لەو گەڕە ململانە تەقلیدی کە یعنی 6 ساڵ زیاترە بەردەوامە لە نێوانیانە باشە وەکو ناوەندی بڕیار ئێستا لای یەکێتی ناوەندی بڕیار نییە یاخود لای پارتیش ناوەندی بڕیارە کە ئێستادا بەش بووە یاخود پاراستویەتی ئێستا بۆ ئەوی کە گفتوگۆکان بۆنەوە بکرێن چکە باز دەوە کەندێک جار گفتوگۆ دەچێتە پێشەوە لایەنێک تێکی دەدات و ئەوانە خۆی کێشەکانی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان بمانەوە نەمانەوە کێشن یعنی بەو ئەندازەی کێشە لە ناو هەریەک لەو پارتانەیە هەبێ ئەمە کێشە دروستەکە من لەم ڕۆژانەیە وتارێکم نووسی کە بەناوی سروشتی خێڵایەتی ناکۆکی و ململانەکان و شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان و باشوورە لە ساڵانی ڕابردووە کێشەی ئەم ناکۆکیانە و شەڕی ناوخۆ لە باشووری کوردستانە هەر کێشە دروست ناکە لە نێوان هەردوو هێزەکەیە کە کێشەیەکی قۆڵی دروست کردو بەڵکو لە ناو خودی هێزەکانیشە بە تێپەڕینی ڕۆژگار کێشە دروستەکە کە لە ناو خودی هەریەک لە هێزەکانیشە کێشە دروستە بێ ئەو کاتە کێشەکان هەر کێشەی نێوان یەکێتی و پارتی نامێنن کێشەکەی ناوخۆی حیزبەکانیش دروستەکە بۆ نمونە هەر ئێستا یعنی ئاماژەیەک بەڕێکەوتن هەیە و ئەمریکەکان زمینەیەکیان ساز کردووە ئەگەر بێت و بەیانی پێشوازی لە پارتی دموکراتی کوردستان لە شێخ لاهور جەنگی بکە وەک هاوسەرۆکی فەرمی یەکێتی نیشتمانی کوردستان ڕەنگە جارێکی تر مەسەلەکان ئاڵۆز ببنەوە و ڕێکەوتنەکان قورستر بکەنەوە لە کاتێکە ئەمە چاوەڕوان کراوە یا ئەگەرێکە یعنی ئەگەرێکە لە بەردەمەلانی کەم ڕاگەیاندنەکان باسێکن ئەگەر بۆ فشاریش بێ ئەگەرێکە بۆ نمونە ئەگەرەوە ڕوویدا کە کێشەیەکە پەیوەندی بەناو خۆی یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەیە و لەبەرەوەی یەکێتی تەرەف و لایەنێ و جەمسەرێکی سەرەکی حکومڕانێ لە هەرێمی کوردستانە ناوچەی کۆنتڕۆلکراوی حیزبی حکومڕانی هەیە هێزی چەکداری هەیە ئەو کاتە ڕەنگەداتەوە بەسەر بارودۆخی هەرێمی کوردستانە هەمومان باجی کێشەکانی ناوخۆی یەکێتی یا پارتی ئەدەین بە تایبەتی ئەو دوو پارتەکە هەر ڕەفتارێکی سیاسی ئەنوێنن هەر بڕیارێکادەن تەنها بەخۆیانەوە ناوەستێ بەڵکو تەواوی کۆمەلگای خەنە ژێر سێبەری خۆیانەوە باش
بەس لە ناو پارتیش کێشەی و ناوەندی بریارە نییە کەسە باز دەوەکەوێت نیشتمان بارزانانی نەرمتر بێت بەرامبەر بە کێشەکان بەراورد بە بێگومان دیدی جیاواز لە ناو پارتی دیموکراتی کوردستان بۆچینی جیاواز بۆ ئیدارەکردنی ململانەکان لە نێوان یەکێتی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەیە دیدی نێچیروان بەرزانانی ڕۆن بوو هەر کاتی سەرۆکی حکوومەت بوو ئێستاش دیدەکانی ڕوونە پێم وایە جیاوازی هەیە بەڵێ لەگەڵ سەرۆکی حکوومەتە بەس ئەوەی کە ئێستا زاڵە لە ناو پارتی و سەرکردایەتی پارتی و هەتا سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە بڕای من بە پلەی یەکەم دیدی نێچیروان بەرزانی نییە تەبیعی جارانی پێشوو نێچیروان بەرزانی ڕۆڵی ئاگرکوژانەوەی ئەبینی لە نێوان هینەکانە کە ڕووداوەکان زۆر هەڵەکشان گرژەکان زۆر زۆر قوڵە بوونەوە ئەو ڕۆڵی ئاگرکوژانەوەی هێمنکردنەوەی ئەبینی بێگومان شێوازی ئەوێ شێوازی چارەسەر نییە بە تاکە کەسێکی چارەسەر ناکرێت بە دەستگایەکی چارەسەر ناکرێت بەڵکو شێوازێک بوو بەڵام خزمەتێکی زۆرتری یەکرد بە ئیدارەکردنێکی عقلانی ململانەکان بۆ ئەوەی نەگاتە خاڵێک کە گەڕانەوەی تیانەبێ یاخوب بتەقێتەوە یاخو ڕەهەندی ئالۆستری بکەوێتەوە سەر و تێچوونی چارەسەرکردەکان و خەرجەکانی زۆرتر و چەند قاتر بن بەس ئێستا گەیشتۆتە قۆناغێکتر وەکو بڵێ جۆرێکتر لە بیرکردنەوە هەیە ئەوەی بە بەڕای من ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانش کە ناوخۆیە کە یعنی هەمومان زانین خەڵکی ناڕازی هەیە مەسل مەکتەب سیاسی کۆنەکان هەیە با دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح هەیە لاهور شێخ جەنگی هەیە خەڵکانی تر هەیە ئەمە بمانەوێ نەمانەوێ ڕەنگە لایانی بەرامبەر یا خەڵکانێک لە لایانی بەرامبەرە گرۆ بکەن لەسەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتە دۆخێکەوە کە دۆخێک 50 و نت نامێنێ بەرامبەر بە بەرامبەر نامێنێ بەڵکو قبولی هەژمونی پارتی دیموکراتی کوردستان کە بە حکمی ژماری کورسیەکانی بە حکمی پێگەی لە هەرێمی کوردستانە و بە دەستەوبووری جونگەکانی دەسەڵات و هەندێک جاریش مامەڵەکردنی دەرودراوسە و کۆمەلگانی و دەوڵەتیش لەگەڵی باش بەس بەڕێزوتت بەغدادیش یەک بەکاردێن نێستا وەیلاتوە بەغدا ڕۆنای ئێمە هەموو لەم ڕۆژانەیە خۆم نەک لەم ڕۆژانەیە ئەتوانە بڵێم لە 5-6 ساڵی ڕابردووە کورد وەکو پێکاتە لە بەغانەماوە کورد وەکو پێکاتە لە بەغانەماوە وەکو کۆمەڵی پێکاتە و بڵێن وەکو پێکاتە وەکو حزب وەکو پێکاتە یعنی ئەو فراکسۆنە کوردیانەی کە لە بەغان چوارچێوەیەکی هاوبەشیان هەبێ بەرژەوەندێکی کوردستانی هاوبەشە بێ بەرگری لێ بکە و ناسنامەیەکی هاوبەشی کوردستانی هەبێ لانی کەم لەسەر مەسەلە گرنگەکان ڕێکەون و بەخاوەکو کارت بەرامبەر یەکتر بەکار نێنن و کێشەکانی ئێرە ئەوەندە بەقۆڵی نەبەنەو ئەوێن و کێشەکان ئەوێش بەقۆڵی نهێنە ئێرەوە واتە جۆرێ وەکو کوردستانی لە بەغابن نەک وەکو پارتی وێکێتی و ئیسلامی علمانی و ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و ئەم جۆرەشتانە لە 2010 و هەڵبژاردننی سەرۆکۆماری پێشەوە لە عێراقا یعنی ئەمە نەما بەداخەوە ئەنە ماوە ئێمە لە چەند مانگە ڕابردووشە ڕوونە زیاد لەلایەنێک زیاد لە پارتی وێکێتی بەرامبەر بە یەکتر بە تایبەتی یەکێتی بەرامبەر بە پارتی نەوەی نوێ بەرامبەر بە هەردووکیان مەسەل دکتۆری سفە پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامیە جۆرەها خەڵک دادگای فدراڵی عێراق بەکارهێنێ بەرامبەر بە ئەو دۆسیانە لە هەرێمە هەیە ئەیانەوێ وەکولایەنێک ئەو بۆشایانەی لە هەرێمی کوردستانەوە هەیە لەوێ پڕیکەنەوە جا بۆشایەکە بۆشایی دامەزراوەی بێ وەکووتمان نەبوونی دەستور و دادگای باڵای دەستوری بێ یاخو بۆشایی هێز بێ یان ناهاوسەنگی هێز بێ لە هەرێمی کوردستانە بیانەوێت لە ڕێئەوە هەندێک هاوسەنگی بجێڕنەوە دیارە بەدیدی ئەوان بۆ هاوسەنگی و ناهاوسەنگی لە هێزا لە هەرێمی کوردستان باش بەسەر ئەوی مەلە ئەو سکاڵانی دادگای فێدراڵی هەیە دوایینیان لەسەر هەڵبژاردنە 24 پێنجداری کراوەتەوە بازۆکی ئێستا پارتیش وا پێشبین دەکرێت کە پێی خۆش بێ بۆ نۆ کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی بکە یاسا کۆنەکەی هەڵبژاردن بەکاربێنرێتەوە دادگای فیدراڵی بڕیاری بدە ئەو خوێندنەوە دروستە ئەگەر بێت و پارتی دڵنیا بێ کە یەکێتی من نادە بە هەڵبژاردن یا من نادە بە هەڵبژاردن بۆ جۆرەی کە پارتی دیموکراتی کوردستان ئێوێ یا لەو چوارچێوەیە کە ئامادەیە پارتی سازشکە یا پێی وابێ استراتیژێتێکی هەرێمی هەیە بۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە نەکرێ و بۆشایی دەسەڵات دروست ببێ و دامودەستگاکانی حکوومەت هەرێم شەرعەتیان نەمێنێ من لەو کاتەیە بڵێ پێم وایە پارتیش حەزەکە کە یعنی دادگای باڵای دەستوری عێراق دادگای باڵای فدراڵی دەستوری عێراق بڕیارێ دەرکە هەڵبژاردن بسەپێنێ و بیکا بە ئەرکێک و کەس نەتوانێت خۆی لێ بزێتەوە بەس تۆ چۆن دەبینی پێ دوای ئەو بڕیارە بدە ئەگەر لێرە ڕێککەوتن نەکرێ ئەم جارە بە بڕای من دواخستنەکەی بۆ ئەوەیە لەسەر داوای ڕەنگە لایانی پارتی و ئەمریکەکان و هەندێک خەڵکی ناو عێراق بوو بۆی پارتی و یەکێتی ڕێکەون ئەگەر لەم ماوەیە هەتا 24 مانگ ڕێک نەکەون من پێم وایە بڵێ یعنی دادگا بڕیارەکەدا و پەرلەمانی کوردستان بە ناشەرعی لە قەڵەمەدا درێژکردنەوەکەی
و بە جۆرە لە جۆرەکان کۆمیسیۆنی بەغا سەرپەرشتی هەڵبژاردنەکە لەبەرەوەی پارتیوەکێتی ناتوانین ئەم کۆمیسیۆنی کوردستان شەرعیتی نەماوە ئەگەر نەگەنە ڕێکەوتن لەسەر دووبارە شەرعیت پێدانەوە یاخوب دروستکردنی کۆمیسیۆنێکی تر تاقە بژاردە ئەوەیە کە کۆمیسیۆنی عراق سەرپەرشتی بکە ئەمە ژەواگەێنێ هەتا ناکۆکەکانی نێوان یەکێتی و پارتی بەم جۆرە درێژە بچێشێ ڕۆژ بە ڕۆژ بەشێ لە هێزەکانی هەرێمی کوردستان لەدەست دەدرێ و ئەگەڕێتەوە بۆ سنتەر و بۆ بەغا ئەمە هێزە بۆ بەغدا بێگومان هێزە بۆ بەغا بە تایبەتی کاتێکە دوو هێزی سەرەکی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە ڕێک ناکەون لە چوارچەوەی دام و دەستگا نیشتیمانیەکانی هەرێمە پرۆسی هەڵبژاردن بەڕێوە برن و ڕازی بن بە ئەو دام و دەستگایانە و بۆ قانونانە ئیرادەی و تێگەیشتن و توانای بەیەکەوە کارکردنی هاوبەشیان نییە یاخود ڕێکەوتنی هاوبەشیان نیە لە ئەو بارەیە باش بە سەرڕای ئەوەی کێسە لە دەرگای فێراڵی دووسی هەڵبژاردنەکان بەڕێزوتە دیاری دەریوەزی دەروی ئەمریکا هاتبوو هەڵبژاردنەکە سەرڕای و شتارانە هێشتاش ئاستەنگی لە بەردەمدایە لە کوردستان ئێشتا ئەبێ ئاستەنگی لە بەردەمایە بە بڕای من دەرگا کراوەتەوە قسەکانی لێدوانەکانی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان هاندەرن هەموو ئەو تێبینیانەی بە مەترسی دانرا یا خەڵک وایە زانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو جۆرە ئەکە یا جێی مەترسی ئەمریکەکان بوون لەسەر زمانی ئەو زۆربەی تۆمەتەکانی ڕەوانەوە هەرێمی کوردستان پێگەی بەهۆی ناکۆکیانەوە پێگەی لاوازە بێ نابێ هێڵە سوورەکانی مەسەلە نیشتیمانەکان ببەزێنین نابێ شتێ بکەین هەرێمی کوردستان چارەنووسی بەرەونا دیار بێتەوە نابێ کۆمەڵی نابێ بێ ئەمانە لە ڕاستیە دەرگاکردنەوەیە بۆ تێگەیشتن وە گوایە یعنی جۆرە لە تێگەیشتنی شەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بچنەوە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بەڵام وەکوتم ئایا شتێک ڕوونادە ئەم لێک تێگەیشتانە جارێکتر بێتەوە بێرە بە سوود وەرگرتن لە ڕابردوو بەین ڕابردوو ئەبێ ئەگەری ئەوە دابنین کە شتێک ڕوو بە کاتی ئەو شتە ڕووەدا جارێکتر لێک تێنەگەیشتن دروست بێتەوە و هەوڵەکان بە شوێنی خۆیان نەگرن باش لەسەر بودجەش لە بەغداد هەوڵی یەکێتی فەرمیە ئەوەندەی کە بەڕێز خوێنێتەوە بۆ جیاکردنەوەی بودجەی سلێمانی ئەکرێ بە هەردوو شێوە لێک بینەوە ئەگرێ بێ لە هەوڵێکی ڕاستەقی نەبێ بۆ ئەوەی کە یعنی هەرێمی سلەیمانی ڕانەگەیەنرا و دروست بکە لەبەرەوەی هەرێم چییە؟ یعنی بە شێوەیەکی نافەرمی هەرێمی کوردستان هەرێمی سلەیمانی زۆری سەوز دروست ببێ لەبەرەوەی هەرێم دوو یەکەم پارەیە دووەم هێزی چەکداری هەیە دام و دەستگای ئاسایشی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ کەس نێتیایی بێ یعنی دەستگای هێزی پێشمەرگەی بۆ کەس نێتیایی بێ هی خۆیەتی ئەگەر سەرچاوی مادی سربەخۆشی هەبێ لەو بەشە لە بودجەی کوردستان بژێرە بۆی کوردستان تەنە ئەو کاتە ئەگەر هەرێمی کوردستان بە فەرمیش کرد نەبێ بەکردەوە لە ڕاستی هەرێمی سلێمانی ڕاگەیەندراوە ئەکری لە قۆناغێکی ترا زمینە سازی بێ بۆ ئەوەی ڕاگەیەندرێ ئاشکرێ کارتی فشار بێ بۆ سەر پارتی دموکراتی کوردستان بۆ ئەوەی مل بن بەوەی ئەو داخوازانی ئێستا هەیەە لە پارتی و لە حکوومەتی هەرێم بۆیان جێبەجێ بکە لە بەغدا پشگیری هەیە لەنە عێراقیەکان بۆ هەوڵە پێ دوایە پێم وایە ئەوانیش ڕۆڵدا باشەکان هەندێکیان پشتگیری لە یەکێتی نیشتیمانیەکان و هەندێکیشیان ئەڵێن نەخێر بۆ ئەوەی کە بۆ پێم وایە بۆ ئەوەی کە ئاسانیش نییە کە دەست بنێن بە ڕووی پارتیە و بە ڕووی حکوومەتی هەرێم و ئەو شتانەوە ئاسان نییە بۆیە من پێم وایە ئەوانش ڕۆڵدا باشکردنێکیان هەیە بۆی ئیداری ململانەکان بکەن لە نێوان خۆیان و لە نێوان هەرێمی کوردستانیشە هیچ هێزێکیان لە دەست نەچێ هیچ چیشیان نەتوانن بە تەواوەتی یەکلایی ئەو ناکۆکێ بکەنەوە کە لە نێوانیانە هەیە لەبەرەوەی بەرژەوەندی ئەوان لەوەیە ناکۆکێک درێژە هەبێ بەڵام زۆر قوڵش نەبێتەوە شتەکە لەوانی شتێک بدایانەی مەگەر کاتێ قوڵبوونەکە بۆ جۆرە بێ هەرێمی کوردستان وە کەرێم نەهێڵێ ئەو کاتە بەرژەوەندی استراتیژی ئەوان دێتە دی لە ڕاستیە هی بەغا و هی تاران و هی ئەنقەرەوی هەمویان دێتە دێ کە پێم وایە بەرژەوەندی دوورمەدا و استراتیژیان لەوەیان نییە هەرێمی کوردستانێکی بەهێز بمێنێتەوە یا ئەگەری ئەوەی لێ بکرێ لە دوار ڕۆژە ببێ بە سنتەرێکی استراتیژی و قورسایی استراتیژی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەی بەس بەڕێز چی بەسەر سەر دەزانی ئەوەی سلێمانی بەسەر سەر نازانی جیاکردنەوەی بە هیچ ئەی چارەسەرەکە لێرە چێگە چارەسەرەکە ڕێکەوتنە چارەسەرت بوونی بە ئەگەر لە منە پرسی هەرێمی کوردستانە بێ ڕێک بکرێتەوە چارەسووری ڕیشەی چارەسەری حەقیقی ئەمە هەموو پینۆپەڕۆیە هەچی ئەکرێ پینۆپەڕۆیە هیچ نییە بە بڕای من تەنها پینۆپەڕۆیە ئیدارەکردنێکی جاری وایە عەقڵانی کێشەکانیش نییە یعنی خۆگەر ئیدارەیەکی عەقڵانی کێشەکانی بکەن هەتا ئەگەن بە ئاس و قەراغی چارەسەر هەر باشە بەڵام خۆ هەتا ناکرێت ئیداری چارەسەری کێشەکان بکەین وەکو ئەمریکا بکەین بۆ نەوە ئەمریکەکان زۆربەی کە لە خۆڕەڵاتی ناوەڕاستە
بەڕێوەبردننی ململانەکانیان کردووە بە جێگرەوەی چارەسەرکردنی ململانەکان. ئێمەش لە هەرێمی کوردستانە خۆ ناکرێ بەرامبەر خۆمان وا بکەین تاستا بۆ جۆرە لێدن لەبەرەوەی گەل لە ڕیشەیەوە ئەگەر بە شێوەیەکی بنیادی ژێرخانی کێشەکانت چارەسەر نەکرد لە هەر کاتێکە ئەتوانێت کێشانە سەر هەڵبدەنەوە ئەوەی کردوتە بیکەیتەوە بە سفر. بۆیە هەر چەند ساڵ یەکێتی و پارتی بەیەکەوە بن هەندێک دەستکەوتی هاوبەشیانە بێ دوای دۆخە گەخڵقێن نەهێنەوە سەر سفر لە سفرەوە دەست پێەکەنەوە ئەمەش خولانەوەی لە بازنەیەکی بۆشە و بە تەواویمانە بنبەستی سیاسیە بنبەستی سیاسی کە تۆ ناتوانێت چارەسەری سیاسی پێشکەشکەی ولا کۆمەلگاشە هێزێک نییە جێگای تۆ بگرێتەوە سوود لەن نەبوونی ئەو هێزە وەرەگری کە جێگای تۆ بگرێتەوە و دۆخەکە بۆ جۆرە بەبێ ئاسۆی ئەبەی بڕێوە. بۆیە چارەسەری ڕیشەی ئەوەیە کۆتایی بەم دۆخە بهێنرێ بچینە قۆناغی دوای ئەم ململانەوە ئەویش بەچێ بێ بە دروستکردنی کۆمەلگای سیاسی ڕێکخراوی هەرێمی کوردستانە بێ ئەبێ دەستورمان هەبێ ئەبێ ئەم دەستورە قۆناغێکی انتقالی چەند ساڵی بەدوایە بێ ئەبێ هێزی چەکداری حیزبیمان نەمێنێ ئەبێ دام و دەستگای نیشتیمانی سەر و حیزبیمان هەبێ ئەبێ پرۆسەیەکی هەڵبژاردنمان هەبێ خەڵک تیا بەشداری بکە و سندوقەکانی دەنگدان نمرە بۆ هێز سیاسەکان بینێ ئەو کاتە ئێمە چوارچێوەی گەمەیەکی سیاسی تەندروستمانە بێ دەستورمان بوو دام و دەستگای نیشتیمانیمان بوو هێزی نیشتیمانیمان بوو ئاسایش و هێزی حیزبی پەیوەندی حیزبی و ئەم جۆرەشتانەمان نەما وردە ئەتوانین بڵین گەیشتونە سەر ڕێگا سروشتە ڕاستەقینە حەقیقەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان تا نەگەینە ئەو هەموو پینە و پەڕۆ و بەڕێکردنە عقلی بە عقلی شوانی کوردی شەژمان ساڵ بە ساڵ ئەبێ ئیداری کێشەکان بکەی بەبێ ئەوەی چارەسەرێکی ڕاستەقینەیان بۆ بدۆزیتەوە چکم ئەترسین لە چارەسەری ڕاستەقینە هەموو چارەسەر ڕەتەکەینەوە ئەگەر بە بەرژەوەندی مەحمود نەبوو یا بە بەرژەوەندی ئەحمەد نەبوو خۆگەر بەرژەوەندێکی هاوبەشە بوو هی ئەحمەد و مەحمودیشی تیا بوو وەڵام لەسەر و هەیە هەمویانەوە بوو تا ئێستا عقلی سیاسی کوردی بە تایبەتی یەکێتی و پارتی نەگەشتوتە قبولکردنی ئەو یعنی بەرژەوەندی هاوبەشە گەورە کە لەسەر و هەردووکیانەوە بێ و پێشیان وا بێ لە قازانجی هەردووکیانە. باشەوە پسەرێکیش لەسەر کابینەکەی سوودانی هیچت بینیوە تا ئێستا کە یەکێتی و پارتی ڕۆڵی سەرێکیان تێدا دەبینی لەم مەسەلەی یاسای نەوتوغاز مادەی 140 پەیوەندەکانی هەرێم و بەغداد جگەل لەو ڕێکەوتن ناچاری کە کرا لەسەر نەوت بێگومان تا ئێستا من بەش بە حاڵی خۆم قسەیەکی هین بکەم بڕۆم بە دۆخی عراق نییە یعنی من هیچ گرەوێ لەسەر دۆخی عراق ناکەم دۆخی عراق لە دۆخی کوردستان زۆر خراپترە لەبەرەوەی دۆخی عراق یەکەم مەدانی ململانەیەکی هەرێمایەتی نێودەوڵەتیە دۆخی عراق تیا زیاد لە 65 میلیشیامان هەیە ئێمە لەم کابینەی سوودانیا کە قساکەین کە لە هەموو کابینەکانی پێشووتر میانە ڕەوترە لانی کەم تا کوێستا کراوەترە بە ڕووی هەرێمی کوردستانە بەڵام لە سای ئەو کامیدەیە حەشتی شعبی 116,000 میلاکی نوێ هەیە و لە سای ئەو کابینەیە حەشتی شعبی یعنی کۆمپانیای مهندیس دروستەکە بۆ ئابوورێکی سربەخۆی حەشتی شعبی بە 100 میلیۆن دلارەوە و 3 ملیار و نیو بودجێ ئەوەیە و لە سای ئەو کابینەیە ئێمە تەڵا هەیە لە ناو بەشە بودجێ هەرێمی کوردستانە هەر کار دوێنە سکرتێری ئەنجومەنی وەزیران باسی کردووە کاگەربێت و مادەی خاڵی 1001 و لە مادەی 12 پرۆژە بودجەی عێراقا نەگۆڕێ ڕەنگە هەرێمی کوردستان تووشی قەیرانی موچە ببێتەوە بەبی ئەوەی چارەسەر بێ ئەمە جارە ڕێکەوتنەکە هێشتا نەچۆتە چوارچوەی خۆیەوە تورکیا کێشەیە عێراق لەگەڵ تورکیا کێشەیە هەرێمی کوردستان لەگەڵ هەردووکیان کێشەیە خۆگەر ڕێکەوتنەکە سەر بگرێ و بودجەکە یعنی عدالەتی تیابێ بۆ هەرێمی کوردستان ئەگەر بە بڕای من مستاقیەتی گەورەی ئەم کابینەیە بەرامبەر کورد بە پلەی یەکەم لەوەیە ئامادە بێت لەگەڵ کورد بگەن بە ڕێککەوتنێکی هاوسەنگی دادپەروەرانە بۆ مەسەلەی یاسای نەوت و گازی فدراڵی کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لەم دۆخەی ڕابردوو ڕزگارکە و مەسەلەی وزە لە هەرێمی کوردستان و پەیوەندی بە فدراڵەوە بخاتە چوارچێوەیەکی یاسایە ئەگەر لەمەیە سەرکەوتوو بوو هەندێک سێرێشە لە کۆڵ هەرێمی کوردستانەوە ئەبێتەوە بە قازانجی باشتر چارەسەرکردنی ناکۆکەکانی هەرێمیشە لەبەرەوەی بەشێکی باشی لەسەر نەوتە لەسەر امتیازی نەوتە و بەشێک باش لێپسرایەتیش لە کۆڵ حکوومەتی هەرێمە بێتەوە لانی کەم سنووری بۆ قەیرانەکان بە ناوی ئەوە دانرێ بەڵام لە هەموو حاڵەتێکا لەبەرەوەی لە 1995 داهاتی عراق لە نەوتەوەیە ئەگەر ڕۆژە لە نەوت نرخی دابەزی نەوت تووشی داشکان هات هەموو عێراق و هەرێمی کوردستان و سەر لەبەری تووشی قەیرانە بێ لە عێراقا پاری 1 ملیۆن مناڵ لەدایک بووە لە هەرێمی کوردستانە 40,000 مناڵ لەدایک بووە هەڵاوسانێکی دیموگرافیک گەورە هەیە
کێشی قوڵ و گەورە هەیە لە عێراقا چارەستن نەکراوە بە کێشەی خێڵایەتیشەوە کار ئەمڕۆ پێشەوەی بێن بۆ ناو بەرنامەکەی جەنابەت کاتۆشا بەرامبەر یەک بەکارهێنن لە زیقار چواردە دانە ڕۆژە شەڕە یعنی هێزی زرێپۆشیان بردبوو ناتوانانی کۆنتترۆلی شەڕی خێڵاتی بکەن کاویش ڕەهندێکی ترە خاتە ناو سەر مشکلەکانی عراق لەو خوارەوە تۆ لە عێراقەکەی بەو جۆرەیەژی لە عێراقێکاژی کە ئەویش کێشەی نەبوونی دەوڵەتی هەیە دەوڵەت بەو ئەندازە ئەتوانێ یعنی قسەی بڕوە سەرۆگۆزیران بەو ئەتوازێ قسەی بڕوە کە خاوەن میلیشیاکان و دەوروبەری ئیزنی پێدەن چرای سەوزی بۆ هەڵەکەن خۆگەر نا بە بڕای من قوارەی عێراق قوارەیەکی نێودەوڵەتیە و دەوڵەت ئەسیری میلیشیاکانە لە عێراق و من بە دووری نازام ڕۆژێ وەکو سوودان لە عێراقیشە دۆخێکی وەکو سوودان بێدەکایەوە باش بەزووتت تەڵی تێدا پشکی هێرێم ئەی ڕۆڵی وەزیرە کوردەکان چی بۆ خۆ پرۆژه یاساکردنی وەزیران ترکێشەکەوە وەفدی حکوومەت هێرێم ڕۆشتۆ بۆ بەغدا دیارە بەسەریانە تێپەڕیوە هوشیار نەبوون بەوە یا تەفسیرێکی تریان نەبووە ئێستا خودی سکرتێری ئەنجومەنی وەزیران قساکە و کۆمەڵە لە پەرلەمانتارەکان قسەیان کرد و ئێستا حکوومەت هێرێم هاتوتە سەر هێڵ کاگەربێت و ئەوە چارەسەر نەبن بەشە بودجەکەی هەرێم بەشێکی باش ئەبێ بە دەستپانکردنەوە چەند پێدەن و چەند پێنادەن نەک بە بەشێکی عادیلانە لە داهاتی فدراڵی بەرامبەر ئەوەی هەتا جارێکتر مەسئولیەتت ڕوبەڕوەکەنەوە بەبێ ئەوەی وەرەقەی جارێتترت پێما بێ بە مانگونیوێکیش بتوانین لە ڕێی تورکیاوە موچەکە بی چۆن لە ڕێی تورکیاوە فرۆشتنی نەوتەکەی جاران یعنی ئەوەش نەمە یعنی ئێستا کە نەمە بێگومان تەبیعی بەس خۆشیان بەشدارن لە تەڵەکەوەیە لەدانانی تەڵەکە وەزیرە کوردەکان وەفدی هەرێم لانی کەم بە هوشیار نەبوونیان لانی باشە بعد یەک دوو پرسیارش لەسەر هەڵبژارنی تورکیا لێ بکەم هەڵبژارنەکە نزیک بۆتەوە چی بۆ کورد دەبینی ئێستا هەدە بە پێشگیری کلیزار و غڵۆ دەکا هەوڵی خستنی ئەردۆغان دەدەن بۆ کورد بۆ هەرێمی کوردستان کارگەری هەڵبژارنەکە چۆن دەبینی بێگومان هەڵبژاردنەکە خۆی وایە و بەشێکیشی وای لێکراوە لە ڕووی جەنگی دەرونیەوە یا کاری مخابەراتی و ئیدارەی شاڵاوی ڕاگەیاندنەوە شتێکەیە ئەگەرەتەوێ بۆمبێک بتەقێنیتەوە ئەگەرەتەوێ ڕووداوێ هەڵاوسێنی چەندین ئەوەندەی خۆی کاریگەری هەبێ لە زیهنی خەڵکیا گەورەیەک ئەمە ئەو شتەیە کە مێژوو بەخۆیەوە نەبینیوە ئەمە مەسەلەکان یەکلا کاتەوە ئەمە تەقینەوە گەورەکەیە ئەمە ئەو ساڵەیینەکەیە بۆی کەشتەکە ڕووی داوان نییە بەس لە مێشکی خەڵکاوا وەرگیرێ و کاریگەریەکانی چەند قەرب بکرێتەوە بە بڕای من هەڵبژاردننی تورکیاش بۆ زۆری لێکراوە ڕاستە کاریگەرە ڕاستە گرنگە وەڕاستە بەکەوتن یا بە نەکەوتنی ئەردوگان کاریگەری گەورە لەسەر تورکیا دروستەوێ لەبەرەوەی وا تاتوانم بڵم ناتوانانی جوان پێشببینی بکەیت ناتوانانی جوان پێشببینی بکەی بەڵام ئەتوانی هەندێک لە هەڵەکانی بخوێنیتەوە هەدەپەش چارەنووسی خۆی بەستۆتەوە بە چارەنووسی ئۆپۆزیسیۆنی تورکیاوە ئۆپۆزیسیۆنی تورکیا بڕام استراتیژی هەدەپە بە خوێندنەوەی ئەزمموی 2015 کە بە بڕای من هەڵەیەکی استراتیژیان کرد کە هەموو هێزەکانی کوردستانی باشووریش داوایان لێکردن بەشداری حکوومەتەکەی ئۆردوگان بکەن یا بڵین ئەحمەد داوودۆغڵ یا ئەو کاتە هین بکەن کە پێویستیان بە کورد بوو و زۆرینەی پەرلەمانیان لە دەستدا بوو ئەو کاتە نیان کرد بۆ سزادانیان ئۆردۆگان مەهەپەی هێنا کردی بە شەریکی خۆیان کە پارتێکی ڕەگەسپەرست و لەو کاتەوە ئەکەپا بەشێک لە ماهیەتی خۆی لە تورکیا لە دەستدا ناچاری بە سازشکردن و لەگەڵ مەهاپە چکم مەهاپە لە ڕووی ئایدۆلۆژیاوە ئەگەر ئەکەپەی پێش 2015 بخوێنیەوە دوو بۆچوونی دژ بەیەکن ئەسڵم بۆ دووچوونی دژ بەیەکن لەبەرەوە ئەکەپە سازشی کردووە لە بەرامبەر مەهەپەیە بۆی هاوچارەنووس بێ لەگەڵیە ئێستاش بە بڕای من استراتیژی هەدەپە ئەوەیە ئۆردوگان بکەوێ ئەکەپە بکەوێ لەوە بە دوچی ڕوەدا بە ئەو بکەوێ خۆمان هاوینە ناو جەرگەی ڕووداوەکانەوە لەکوێ گیرسایەوە مامەڵە لەگەڵ دەراویشتەکان استراتیژی چۆن دەبینەوە خۆت دەبینی بە چاکی دەبینی من ناتوانم بەڵام چاکە یا خراپە لە هەندێک ڕۆ ڕەنگە چاکی تیابێ لە هەندێک ڕوشەوە خراپی تیابێ بەڵام هیچ زەمانەت و گرنتیەکی بۆ کورد و مەسلەی کورد و بۆ خودی هەدەپەشتیان نیە ئەگەر کڵکدار ئۆغڵۆ سەرکە ئەمە ئەم قساناکەین ئەگەر کڵکدار ئۆغڵۆ سەرکە خۆ ئەگەر سەر نەکەوێ بە بڕای من
دەرفەتی کارکردن لە بەردەم هەدەپا تەنگترە بێت. ئەگەر سەرکەوی هیچ پێ بۆ کورد یاخۆ تێڕوانینی بۆ کورد ئەوەی کە بە ڕێزم و تابعات کردی زارۆغڵۆ مەبەستم هیچ بێگومان هیچ وعدێکی دیاریکراویان نییە، هیچ وعدێکی کۆنکرێتی دیاریکراویان نییە. یەکەم جارە ئۆپۆزیسیۆنی تورکیا ئۆپۆزیسیۆنێکی فرە ڕەنگە، دوو هێزە سەرێکەکەی کەکیان جیهاپەیە کە حیزبە کۆنەکەی کەمالە تاتورکە، یەکێکیان پارتی کاری باشە کە بەشەکە لە هێزە نەتەوە پەرستە تونڕەوەکانی تورکیا. تەنها بەڵێنی ئەوەیان داوە مەسلەی کورد لە ناو پەرلەمانی تورکیا تەرەحکەن. چۆن ینی؟ یعنی ئەمە هەموو وعدێکی ئۆپۆزیسیۆنە بە تایبەتی کەماڵکردنەوە کە ئەگەر سەرکەوتوو بن، بەڵام ئایا ئەو پەرلەمانێکی ئەوان تیا سەرکەوتوو بن ئایا پارتی باش ئامادەیە لە ناو پەرلەمانە ئەو مەسلەیە تەرەح بکرێ؟ خۆ ئەگەر تەرەح کرا ئەوان زۆرینەی پەرلەمانیان نەبێ، واگەر زۆرینەی پەرلەمانیان بوو زۆرینەی پەرلەمانەکە هەتا سەر لەگەڵ تەرحاوی وە خودی تەرحەکە چییە؟ چارەسەرەکە چییە؟ بە بڕای من هەدەپا هەموو هۆ استراتیژی لەم قۆناغەیە کەوتنی ئۆردوغان پێ وایە بە کەوتنی ئۆردوغان ئەگەر بگونجێ سەلاحەدین دەبرتاژ ئازاد بێ، عەبدوڵڵا ئۆجالان ئەگەر ئازادیش نەبێ لەو دۆخە ئێستا بێتە دەرەوە، تۆزەی قامی جەبرێ بێ لە شوێنێکی ئازادتر بێ و لەسەر ئاستی ئەنجومەنی شارەوانیەکان قەیومەکان لاچێ و تا ڕادەیەک هەتەپە بتوانێت لە ناوچە کوردنشینەکانە جۆرە لە ئیداری شارەوانیەکان بکە. لەسەر هەندێک مەسەلەی کولتوری تریش هیچ ئاسۆیەک و جیاوازیەکی جەوهەری نابینم لە مەسلەی کڵگشدار ئۆغڵۆ لەگەڵ ڕژێمی ئێستاە. خۆ ئەگەر کڵاگشدار ئۆغڵۆ سازشێ بۆ کورد بکە هەرێ ئەگەڕێتەوە بۆ ئەو سازشانەی کە ئەم ڕژێمەی ئێستا کردوێتی لە 2005 بۆ مەسلەی کورد بە تایبەتی کە دانی ناوە بە ناسنامەی کوردیا، بەڵام دانی نەناوە بە ناسنامەی کوردایەتیە. یعنی دانیشی نابوو بە ناسنامی کوردایەتیە کە و توێژی کرد لەگەڵ هەدەبە و بەنا ڕاستە خۆش لەگەڵ پاکەکە لە ڕاستیە ئەوە ئاماژە بوو بەوەی کە پاکەکە ترۆریست نین بەڵکو نوێنەرایەتی قەزیەکەکەن، بەڵام دوای ئەوەی کە دۆخەکە بۆ جۆرەی گەشت ئێستا ناوی کوردستانیش قەدەغەکرد بیرمان دێ هەمومان کە یعنی ڕەجەب تەیب ئۆردۆگان لە مەهابە لە دیاربەکر وتی با هیچتر نەترسین لە ناوی کوردستان، ناوی کوردستان لە سەردەمی عوسمانە ناوێکی زۆر ڕایج بووە دەیەگەر احتراف بکرای بە کوردستان. تۆ تا ئێستاش ئەگەر دان نەنرێ بە شتێکە بە ناوی کوردستانەوە و بە مەسەلەی کوردستانەوە و بە نیشتیمانێک کەی کووردە و بە ناسنامەی کوردایەتی واتە کە کورد هەیە مافی خۆیەتی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی شەوێ، بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردێ و لەسەر بناغی کورد بوون کورد داواکاری هەیە و ئەبێ ئەو کەسانەی بەم ناوەوە قساکەن وەک نوێنەرێ میلەتە قبوڵکرێن. ئەمە هەدەپە دیارە هەدەپە تەنها پارتێکی کوردیش نییە، گرنگی بە مەسەلەی کوردەدەن. ئەگینا پارتێکی نەتەوەی کوردی نیە، خۆشان ئەڵێن پارتێکی نەتەوەی کوردی نین، ئەوان پارتێکی سەراسەری تورکیاین و بەشێکی باش لە ئەندامەکانیان چەپی تورکین. یعنی کورد نین، تەنها بەشە لە پەرلەمانتارەکان کاچنە پەرلەمانتارەوە کوردن. بۆیە ئەوان دیدی ئایدۆلۆژی تایبەتی خۆشیان هەیە، خەمی ئایدۆلۆژیان هەیە لە سەراستی تورکایە، لە زۆر ڕۆ خەمی ئایدۆلۆژیان هەیە و کێشان هەیە لەگەڵ ئایدۆلۆژیای ئیسلامی بە تایبەتی ئایدۆلۆژیای ئیسلامی دەسەڵاتدار لە تورکایە. بۆیە ئەوان بایەخەدەن بە مەسلەی کورد، نەک پارتێکی نەتەوەیی بن کە هەموو خەمەکانیان چڕ کرد بێتەوە لە مەسلەی نەتەوەیەتی. لە هەموو حاڵەتێکە بۆ ئێمە وەک کوردستانی هیوادارین هەر گۆڕانێک ڕوویدە، ئەگەر گۆڕان بوو لە سیستمی ئێستاە و سەر و کۆماری ئێستا گۆڕان یاخۆ نەگۆڕا دەرگایەکی نوێ بەڕووی مەسلەی کووردا بکرێتەوە لەبەرەوەی تورکیا تاکو بەوەی بەو جۆرەی پێویستە دان بە کوردستانە نەنێ، دان بە مەسلەی کوردستانە نەنێ کە مەسلەیەکی ڕەوایە کە لە 2021 و دروستبوونی ڕژەمی 1923 لەگەڵ هاتنە سەرکاری کەمالیزمیەکان و کۆماری نوێ و غەدرکردن لە کورد کە بەیەکەوە شەڕ ڕزگاری تورکیان کرد و کەمالە تاتۆرۆک وعدی پێدابوون کە کۆمارێکی هاوبەشی کوردی تورکی دروست دەکەین و دوای کوردیان خەدەغە کرد و یعنی بەسەرکوت و بەتوانەوە وتیان ئێوە تورکی چێوین و هیچی تر. ئەگەر ئەو کولتورە نەخرێتە لاوە با هەنگاو بە هەنگاویش بێ کە ئێستا بەشێکی بڕاوە ئەم ڕژێمە بمێنێ یاخو ڕژێمێکی تر بێ تورکیا لەگەڵ کێشەکانی هەر دەستەملانە بێ بە تایبەتی ئەوەی پەیوەندی هەیە بەم مەسەر. باشەگەر بەڕێزت لەوێنی بژاردە و کلیزار ئۆغڵۆ ئەردۆغان و کلیزار ئۆغڵۆ کامیان بە باشتر دەزانی بۆ کورد بەو ئێستەشەوە وەکو تێڕوانینی خۆت خوێندنەوەی خۆت لە ڕابردووە ئەگەر ڕابردووی جەهاپا حسێ بکەین، ئەگەر ڕاپۆی جەهاپا حسێ بکەین ئەکاپا باشتر بۆ لە جەهاپا لە هەموو ڕێکەوە.
ئەگەر ئایندە بزانین ناتوانین قسە بکەین لەبەرەوەی جەهاپەی نوێمان نەبینیوە ئایا هیچ لە ماهیەتی جەهاپە گۆڕاوە کە پارێزەری کولتوری کەمالیزمە لە تورکیایە و ئیش لەسەر یەک ئاڵا و یەک زمان و یەک نەتەواکە ئایا بە بڕواقان و بڕاو قەناعەتەکانیە چۆتەوە دەربارەی فرەنەتەوەی لە تورکیایە ئایا ئامادەیە بڵێ تورکیا وڵاتێکی فرەنەتەوەیە فرە ئەتنیکە و دەستوری تورکیا لەسەر ئەساسی ئەوە بگۆڕێ چکم تا دەستور نەگۆڕێ لە تورکیایە هیچ دەرگایە بەڕووی چارەنووسی مەسەلەی کوردان ناکرێتەوە ئەوێ لە تورکیایە بگۆڕێ و بڵێ تورکیا وڵاتێکی فرەنەتەوەیە و زمانی کوردی ببێ بە زمانی فەرمی و ناسنامەی کوردی کوردستانی دانی پیا بنرێ بەدەر لەوە یعنی لە ڕاستیە کەس ناتوانێت لەو ڕژەمە ئێستا زۆرتر بکە. باشە دوو کولەکێکمان ماوە کامیان چانسی زیاترە بە ئێستا شەوە کریزارەوە هەڵۆی خود ئەردۆغان چوەندێک ڕاپرسییان دەڵێن ئەردۆغان ئەگەری کەوتنیە هێندێکیان دەڵێن نەخێت چێتە خولی دووەم ئەگەری خولی دووەم هەیە بە بڕوای من بەڵام ململانەکە ئەوەندە توندە ئەوە نەش لە یەک نزیکن ئاسان نییە بڵێم ئێستا یەکێکیانەی بێتەوە یەکێکیانەی دۆڕێنێ هەردووکیان ئەگەرن لە بەردەمیان. باشە کاریگەری لەسەر باشووری کوردستان لەسەر ڕۆژاوی کوردستان دەبێت ئەو هەڵبژارنە وەکو کاریگەری بێگومان ئەیبێ بەڵام هێشتا ژوە ئێمە هەموو کاریگەریەکان دەستنیشانکەین ڕەنگە ئەگەر کلکدار ئۆغڵۆ سەرکەوێ پارتەکەی ئەو پارتی نەتەوەپەرستی هاوپەیمانیشی بە جۆرە لە جۆرەکان لە ئەنگریچ ڕەنگە هێزەکانیان بەو جۆرە لە عێراق و کوردستانە نەمێننەوە بەڵام ڕەگە تونتر بن بەرامبەر پەکەکە ئەگەر پەکەکە چەکدانەنێ چکم دەمرتاش و جەماعەت و هەدەپە و ئەمانە وعدێکیان دا و ئەگەر کڵجدار ئۆغڵۆ سەرکەوێ پەکەکە چەکدانێ خۆ ئەگەر شتی وا بێتە دی ئەمان نازانم تەبیعی بە شێوەیەکی ئاساریش نابینم ئەوان پەیوەندیان لەگەڵ حکوومەتەکانە بەهێزەکەن ڕەنگە هەرێمی کوردستان بایەخی کەمتر بێتەوە لە جاران و ڕەنگە ئەگەر بێت و هەدەفە بەهێز بێ لە پەرلەمانی تورکایە لێک تێگەیشتنێکی پارتی و قەندیل نەبێ و پەکەکە بەم جۆرە ئێستا بمێنێتەوە ئەو کاتە فشاری تورکیا لەسەر هەرێمی کوردستان زۆرتر ببێ وەکوتمان ئەو ڕۆڵەی زیاتر نەمێنێ زیاتر لە ڕێی بەغاوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکرێ نەک ئەنقەرە یەکسەر بێتە هەرێمی کوردستان مامەڵە بکە وەک لە ڕابردووە بینومانە و ئێستاش لە بەردەم واقع و دۆخێکی نوێیان لە هەموو حاڵەتێکە تێگەشتەکانش تاماوێتی بۆی بزانین سیاسەتی ئەوان چۆنەوێ بە تایبەتی کە بە تەنها نین ئەوان حکوومەتێکی ئیتلافی دروستەکەن و ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی شەرەمێنێ و ئایا چۆن مامەڵە لەگەڵ ئۆردوگانەکەن ئەکەوێ ئایا کۆتایی تەمەنی لە زیندانە بەسەرەوە کامەیەکە لە ئەگەرەکان ئایا خانەنشینێکە وەکو کەمالیشدا دۆغڵێ ئایا دۆخی تورکیا کە ئێستا جەمسەر گیری تیا دروست بووە هەر وڵاتە جەمسەر گیری تیا دروست بوو بەم جۆرە توندیە دەوڵەتیا لاوازە بێ و کۆمەلگا لەبەردەم تێکچوونی سەقامگیریایە ڕاستە ڕگوڕیشەی دەوڵەت لە تورکیا زۆر بەهێزە بە بەراورد لەگەڵ هەموو ناوچەکەیە بە تایبەتی وڵاتی عەرەبی بەڵام لە هەمە حاڵەتە تورکیا لەبەردەم تاقیکردنەوەیەکی قورسیایە ئایا توانێت ئەم هەڵبژاردنە تێپەڕێنێ و چوارچێوەی هاوبەشی دەوڵەت و سەقامگیرێکەشی بەردەوام بێ؟ سوپاس دەکەم مامۆستا بەکر سوپاسی ئامادەبوون دەکەم سوپاس بۆ ئەوەی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە بەخوای گەورتان سپێرم